ڕێکخراوی ئەمریکا ڤۆیسس لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی وەرکشۆپێکی تایبەتیان بۆ خوێندکاران و ئارەزوومەندانی میوزیک کردەوە. وەرکشۆپەکە ماوەی چەند ڕۆژێک دەستی پێکردووە و تا 25 مانگەش بەردەوام دەبێت. هاوکارمان ڕێژنە ڕزگار ئەزڵاوێکی بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەریبی. سلااوان لەبێ ئێرە پەیمانگای هونەرە جوانەکانە لە شاری سلێمانی بەشی میوزیک ئەمڕۆ لەلایەن ڕێکخراوی ئەمریکان ڤۆیسسەوە چەندین پرۆگرام و وەرکشۆپ بۆ خوێندکارانی بەشی میوزیک و هەم ئارەزوومەندانی بەشی میوزیک کراوەتەوە. ماوەی چەند ڕۆژێکە وەرکشۆپەکە لێرە بەردەوامی هەیە. من بەڕێز هونەرمەند ئالان ساڵح ئەلیاس لەگەڵمە کە بەڕێزیان لێ پرسراوی بەرنامەکانی یەس ئەکادمی ئەم ڕێکخراون. مامۆستاگیان سلااوت لێبێ. بەئەرگنەبێت زۆر سواس دەکەم بفەرمیتە ئێرە. مامۆستاگیان ئەم وەرکشۆپە ماوەی چەند ڕۆژە دەستی پێکردووە و باسێکمان لە ڕێکخراوەکەی بەڕێستان بۆ بکە بۆچی ئەوەندە گرنگی بە کوردستان دەیان بە تایبەت شاری سلێمانی کە ساڵانە ئەم وەرکشۆپە لێرە ئەنجام دەدەن و دەیکەنەوە. زۆر سپاسی هاتنتانەکەین. ڕێکخراوی ئەمریکان ڤۆیس ڕێکخراویی خێرخوازیە. پرۆگرامی لەم شێوەی هەیە وەرکشۆپ لە هەموو عالەمە. ئێمە ئەچینە و شوێنانی کە پێویستیشی زۆریان بە مامۆستای هونەر هەیە وەکو مامۆستای مۆسیقا یاخود مامۆستای دانس یارمەتیانێن مامۆستا لە ئەمریکاوانین بۆی لێرە بۆ ماوەی 10 ڕۆژ بۆ 11 ڕۆژ ئەو پرۆگرامانە بەردەوام بێ و یارمەتی خوێندکار بین بۆی پێشڕەوی وڵاتەکە دروستکەین. لە داهاتووە بووی ئەم خوێندکارانە بن بە مامۆستاوە بە پێشڕەوی تەلەبەی نوێ و ئیتر پێویستیشی زۆریان بە و بە دەروی وڵات نەبێ بتوان ئەو پرۆگرامانە لێرە دروست بکەن. ڕێکخراوی ئەمریکان ڤۆیس 18 ساڵەیەتە کوردستان. یەکەم پرۆگرامان لە 2007 لە هەولێر کرد. منەوە کاتە خۆم تەلەبە بووم لە پرۆگرامەکەیە. بیرۆکەکەی ئێمە ئەوە بوو کە ئەم خوێندکارانە یارمەتیان بین بە مامۆستا لە داهاتووە. بیرۆکە یەس ئەکادمی ئەوەیە کە یارمەتی مامۆستاکان بین کە دەرس بە تەلەبەکانیان بڵێن لەماوەی ئەو 11 ڕۆژە و یارمەتی تەلەبەکانیش بین ببن بە مامۆستا لە داهاتووە. ئەم پرۆگرامە خۆی یەکەم جار ویستیان لە بەغا بیکەن. بەڵام لە 2007 وەزعی بەغا زۆر باش نەبوو. لێەوە قونسڵی ئەمریش بیوتن بۆ ناچن بۆ کوردستان شوێنیشی ئەمینە و شوێنیشی هادی ئەبزان لێ بتوانن ئەم پرۆگرامە دروست بکەن. لە 2007 جانیە بۆ سلەیمانی ئەبینێت چەند ئۆرکسترا هەیە چەندێت تەلەبی بەتوانە هەیە چەندان پەیمانگا و زانکۆ هەیە کە لێرە خوێندکاران دەرزی مۆسیقا وەرەگرن لە بەرۆ بڕیاری ئەم پرۆگرامە یان لە سلەیمانی یان لە هەولێر بیکە. لەو کاتەوە هەموو ساڵێکین و یان لە سلەیمانی یان لە هەولێر ئەم پرۆگرامانەکەین. خوێندکار لە هەموو عێراق و لە کوردستانەوە داواتەکەین لە بەغا لە مووسڵ لە بەسڕ لە حەلە لە هەولێر لە دهۆک لە زاخۆل لە هەڵەبجە لە ڕانیە یان هێنین بۆ سلەیمانی لێرە پرۆگرامی ئۆرکسترامان هەیە. ببوورە ئەمە بپرسم ئەو پرۆگرامانی کە لێرە لە وەرکشۆپەکە پێشکەشەکرێن چەند بەشە و بەسێکمان لە تەواوی پرۆگرامەکان بۆ بکەین. پرۆگرامەکەمان پێکاتوو لە بەشی ئۆرکسترا ئەوەی کە خۆتان بینیتان ئۆرکسترایکی گەورەیە و ئۆرکسترای هەموو ساڵێ بەرەو پێشەوە بۆ شتێکی زۆر خۆشە ببین بە تایبەتی یەکێکە خۆم لەم پەیمانگایە گەورە بوو. و هەروە بەشی داهێنانی میوزیک بۆ تەلیفمان هەیە کە هەموو ساڵێک کۆمەڵی خوێندکارێنین کۆمەڵێک ئیشە نووسنەوە و لە کە پرۆگرامەکە تەواو بێ مامۆستاکان ئیشەکانیان بۆ ئەژەن و تەسویری هەکەین. و هەروەها بەشی دەرزی تایبەتمان هەیە دەرزی تایبەتی کەمانچە و ڤیۆلا و چەلۆ. و ئەم ساڵیش هەوڵمان ناوە بەشی پرۆگرامی هەوایەتی مسیەکان دروست بکەین ئەوانە لە ئۆنلاین و لێرە مامۆستایەکیشمان هەیە دەرزەڵێتەوە. و هەروەها هەموو ساڵێکیش وانەی دانسمان هەبوو هیپ هاپ ئەو پرۆگرامە لە هەولێرەکە بەس ئەم ساڵ بەداخەوە ئەو پرۆگرامە کەنسڵ بۆتەوە. و هەروەها ساڵانی کەش مامۆستای قیادەمان هێناوم ساڵیش مامۆستای ڕابەریمان هێناو بۆی یارمەتی مامۆستاکانی پەیمانگا و خوێندکارانی پەیمانگا و زانکۆکان بین بتوانن ڕابەری ئۆرکستراکان بکەن کە لە سلەیمانی و لە هەولێر و لە هەموو بەشەکانی کە عێراقا هەن. مامۆستا بەڕێستان ئاماژەتان بەوەیە کە خوێندکاران لە هەموو شارەکانی عێراق و کوردستان و بانگێش دەکرێن. ئەمە تەنها بۆ خوێندکارانی بەشی میوزیکە یاخود بۆ ئارەزوومەندانی بواری میوزیکیش ئەوانیش دەتوانن بەشداری بکەن لەم وەرکشۆپەیە؟ کۆمەڵی خوێندکارمان هەیە لە جامعەی بەغاویان بوون مەحەدی هەولێرەوەیان یان لە جامعەی سلێمانی و مەحەدی سلێمانیویان. بەڵام خوێندکاریشمان هەیە کە خۆیان فێرخوازن خۆیان لای مامۆستایەکی تایبەت دەرزیان خوێنەوە یاخود خۆیان حەزیان لە میوزیکە. کۆمەڵێک تەلەبەمان هەیە لە بەغاوە کە دکتۆرن هاتوون لێرە ئێستا دەرز لەگەڵ ئێمە خوێنن. دەمەوێت بپرسم ئێوە ماوەی 18 ساڵە بێدابڕان ساڵانە بەردەوامە ئەم وەرکشۆپە ئەکەنەوە. ڕای ئەو مامۆستا ئەمریکیانە چین دەربارەی فێرخوازانی بواری موزیک لە کوردستان بەگشتی؟
من هەموو ساڵێک قسە لەگەڵ مامۆستاکانە ئەەکەم بزانم ئەم تەلەبانی ئەم ساڵ مقارنەن بە ساڵی پێشوو چۆن بوون. خوێندکارەکان بەردەوام پێشەکەون هەموو ساڵێ منسە ئۆرکستراکە سێرمان کرد لەگەڵ پارە فەرقێکی زۆری هەیە، ئۆرکستراکەی پار لەگە ساڵی پێشوە فەرقێکی زۆری هەیە. کە قسە لەگەڵ مامۆستاکانەکەی بەردەوام باسیەوەکەن کە چەندێک ئەم خوێندکارانە برسین بۆ فێربوون، چەندێک حەزەکەن دەرز وەربگرن، چەندێک حەزەکەن فێر بن. ئەوە شتێکی زۆر باشە. من وەکو یەکێک کە لە سلێمانی گەورە بووم شانازی پێوەکەم کە گوێم لێ مامۆستان بیچەکان بەو شێوەی باس لە تەلەبەکانی لای خۆمانەکەن. هەمویان مۆهیبەیەکی زۆریان هەیە، زۆر زیرەکەن و بەرداوم ئەیانوێ فێر بن و قەتیش ڕۆژان نەهاتوم لە وڵات تەلەبە نایە بۆلام لە بری فێر نابێت، چونکە ئەمە دیاردەیەکە لە دنیا هەیە بەس لە خۆمان لە شارە حیاتەکەی سلێمانی لە هەولێر لە هەموو عێراق ئەوە نیە. هەموو ڕۆژەیە وای لیا تۆ دەرزەکانم کردو بە چارەکیە لە بەروی فریای تەلەبە ناکەم، ئەوە تەلەبە ئێوە دەرز وەربگرێ، ئەوە تەلەبە ئێوێ پێش بکەوێ بۆی یارمەتی شارەکەی خۆی با وڵاتەکەی خۆی با موسیقا لێرە پێش بخە. لە کۆتایی ئەم وەرکشۆپەیە بەڕێستان بەنیازن کۆنسرتێک یاخۆت کارێکی گەورە ئەنجام دەن ئەوانی کە لە وەرکشۆپەکە فێرخوازان فێری دەبن ئێوە بیکەنە کۆنسرتێک و پێشکەشی بکەن؟ بەڵێ کۆنسرتێکی بچکۆلە ئەەکەین لێرە لە ناو پەیمانگای لە بەروی لە توانامانە نیە بچین قاعەیەکی گەورە بگرین و ئەو ئیشە بکەین. بەڵام لێرە هەر لە قاعی بەشی مۆسیقا کە پەیمانگای هونەر جوانەکان بە سوپاسەوە ئەم هەموو شوێنیەوە بە ئێمە بووی بەکاری بێنین لەوێ کۆنسرتێکی بچکۆلە ئەەکەین بۆ تەلەبەکان خۆیان و ئیتر بۆ دایک و باوکیشان کە بێن و کۆمەڵێک لە مامۆستایانی پەیمانگا و دەروی پەیمانگاش یان بۆی جۆ لە کۆنسرتەکە بگرن. ڕۆڵی پەیمانگای هونەرە جوانەکان لە دروستکردن یاخودکردنەوەی وەرکشۆپە میوزیکیەکان چین بۆ ئێوە؟ ئایا ئەوان سەپۆرتانەکەن یاخود هاوکارن بۆ ئێوە کە بتوانن لێرە ئەو وەرکشۆپانە بۆ خوێندکاران و فێرخوازان بکەنەوە؟ چونکە ئەوان بەگشتی ئەمێ بڵم زۆر بە پەرۆشەوە هەوڵ بۆ خوێندکارەکانیان ئێن. ئایا بۆ ئەم ساڵیش ئەو پەرۆشیە هەبوو لەلایەن بەڕێزیانەوە؟ ئێمە هەموو ساڵێ کە من ئێمە بۆ پەیمانگا بە سوپاسێکی زۆر و یارمەتیکی زۆرمان هەیە. ینی بەبێ پەیمانگای مە ناتوانێت میشە لێرە بکەین چکە کۆمەڵێک ژووری زۆرمان پێویستە، قەعامان پێویستە، ستانمان پێویستە، کورسیمان پێویستە، بەس مامۆستا ئالان و مامۆستا بەشدار و هەروها دەستەی بەڕێوەبەری هەموو پەیمانگاش کە پێگاتۆ لە مامۆستا نەمێق و مامۆستا فەرهاد یارمەتیشی زۆرمان هەیە. نەک بەشی مۆسیقا ساڵانێکە بەشی شانۆشیان بۆ کردوینەتەوە بۆی ژوورەکانیان بەکاربێنین. بەبێ هاوڕێتی پەیمانگا بۆ ئێمە زۆر زەحمەت ئێمە بتوانین ئەمیشە لێرە بکەین لەبەرەوە زۆر سوپاسیان دەکەین. ینی یارمەتیشی زۆر نیاوین ئاسانکاریی زۆریشان بۆ کردوین. زۆر سپاس بۆ هونەرمەند ئالان ساڵح ئالیاس. بەڵێ سەوسان لێرە وەرکشۆپەکە ماوەی چەندین ڕۆژە دەستی پێکردو و بەردەوامیشە تا چەند ڕۆژی داهاتوو و بەنیازن لە کۆتایی ئەم وەرکشۆپەدا بتوانن کۆنسرتێک پێشکەش بە ئامادەبوان بکەن. سپاس بۆ هاوکارمان ڕێژنا.